سڵاو بینەرانی خۆشەویست بە پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی پێکی کۆمەڵە هاتینەوە خزمەتتان ئەم جارەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. هەیەتێکی پارتی دموکراتی کوردستان سەردانی کۆمەڵی کرد. ڕێکەوتی 13 مانگی ئوتی 2015 هەیەتێکی پارتی دموکراتی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز محەممەد ماروف ئەندامی سەرکردایەتی پارتی و بە بەشداری هەریەک لە بەڕێزان حاجی جەماڵ و دانا تەقیدین ئەندامانی مەکتەبی پەیوەندیەکانی سەرکردایەتی پارتی لە سلێمانی ئەزیز حەمە ئەمین بەرپرسی پەیوەندیەکانی لقی 21 و هۆشیار سەدیق بەرپرسی پەیوەندیەکانی لقی 4 و هاوژین بەکر و ئەزیز عەبدوڵڵا ئەندامانی مەکتەبی پەیوەندیەکانی لقی 4 سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کردو لەلایەن هەیەتێکەوە بە سەرپەرشتی بەڕێز ئەبوبەکر مودەڕسی جێگری سکرتێری کۆمەڵە و ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی و سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندیەوە پێشوازیان لێکرا. دوای بەخێرهاتن هەیئەتی ناوبراو خۆشحاڵی خۆی دەربڕی لە پوچەڵکردنەوەی ئەو کردەوە تێرۆریستیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بارگایەکی کۆمەڵی شۆڕژگێڕی کردبووە ئامانج. لە درێژەی ئەو دانیشتنەدا وەفدی پارتی دموکراتی کوردستان وێڕای پشتیوانی پارتی لە کۆمەڵە و محکومکردنی ئەو کردەوە تێرۆریستیە سیاسەتەکانی کۆمەڵی شۆڕژگێڕی لەمەڕ مەسەلەی کورد لە ناوچەکەدا و ئەو هەڵسوکەوتانی کە تا ئێستا لە بەرامبەر بە پاراستن و بەرگری لە ئەزمموی هەرێمی کوردستان هەیبووە بەرز نرخاند و هەموو پشتیوانیەکی خۆیان بۆ کۆمەڵە دووپات کردەوە. هەیەتی کۆمەڵی شۆڕژگێڕیش لەو دانیشتنەدا وێڕای بەرز نرخاندنی هەڵوێست و هاوخەمی پارتی دموکراتی کوردستان سوپاسی هەیەتی ناوبراویان کرد و جەختیان لەسەر پتەوکردن و هاوکاری زیاتری پەیوەندیەکانی کۆمەڵە و پارتی کردەوە. هەیئەتێکی یەکێتی نیشتمانی کوردستانی سەردانی کۆمەڵی کرد. ڕۆژی شەمە ڕێکەوتی 11 2015 هەیئەتێکی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا ئیکرام بەرپرسی پەیوەندیە کوردستانیەکانی یەکێتی سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان لە شاری سلێمانی کرد و لەلایەن هەیئەتێکی کۆمەڵەوە کە پێک هاتبوون لە بەڕێزان ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی و زاگرۆس خسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی پێشوازیان لێکرا. دوای بەخێرهاتن هەیەتی ناوبراو خۆشحاڵی خۆی دەربڕی لە پوچەڵکردنەوەی ئەو کردەوە تێرۆریستیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بارگایەکی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێڕی کردبووە ئامانج و بەڵام بە خۆشحاڵیوە بەخۆی پێزانین و پوچەڵکردنەوەی هیچ زیانێکی گیانی و مادی نەبوو. هەر لەو دانیشتنەدا هەیەتی کۆمەڵەش بە بۆنەی ئەو هاوخەمیەوە سوپاسی هەیەتی یەکێتی نیشتمانی کرد. ڕۆژی شەمە ڕێکەوتی 25 گەلاوێژی ساڵی 1394 هەتاوی وەفتێکی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە هەولێر بە بۆنەی 70مین ساڵیادی دامەزراندنی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەشداری ڕێوڕسمێکیان بەم بۆنەیەوە کرد. راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین. ڕۆژی شەمە ڕێکەوتی 25 گەلاوێژی ساڵی 1394 هەتاوی وەفدێکی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە پێکاتبوون لە هاوڕێیان ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی و بەرپرسی پەیوەندیەکانی سلێمانی زاگرۆس خسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر ئیبراهیم مینەشەم کادری دێرینی کۆمەڵە و سامان ڕیشە ساحێب کادر و یاریدەدەری نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر بە بۆنەی 70مین ساڵیادی دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەشداری ڕێوڕسمێکیان بەم بۆنەیە کرد. ڕێوڕسمەکە لە شاری هەولێر و لە هۆڵی پێشەوە بە بەشداری حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان بەڕێوەچوو. وەفدی کۆمەڵەی شۆڕژگێڕ وێڕای بەشداری پەیام و بروسکەی پیرۆزبایی کومیتەی ناوەندیان ئاراستەی دەستەی بەڕێوەبەری ڕێوڕسمەکە کرد. دەقی بروسکەی پیرۆزبایی کۆمەڵەی شۆڕژگێڕ بۆ 70مین ساڵیادی دامەزراندنی حەدکا بۆ بەڕێز کومیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ ڕێز و سڵاو لەلایەن کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بە بۆنەی 25 گەلاوێژ 70مین ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی دموکراتی کوردستانی ئێران گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ڕێبەری و سەرجەم کادر و پێشمەرگە و جەماوەری حیزبەکەتان دەکەین. حیزبی دموکراتی کوردستان لە مێژووی خۆیدا لە کوردستانی ڕۆژهەڵات
خاوەنی ڕابردوویەکی پڕخەبات و قوربانیدانە. ئێمە ڕێز لە 70 ساڵ خەبات و تێکۆشانتان دەگرین و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. بەڕێزان، لەم بارودۆخە ئاڵۆزەی ناوچەکە و شکستی کۆماری ئیسلامی لە بەرابەر ڕۆژاوا لەسەر پرسی ئەتۆمی، هەروەها هەوڵە نوێیەکانی کۆماری ئیسلامی بۆ کاری تەرۆریستی بەدژی حیزبەکان، هاوکاری و هاودەنگی نێوان هێزەکانی کوردستانی ئێران زۆر زیاتر لە هەمیشە پێویستیەکی ئەمڕۆی خەباتمانە لە کوردستانی ئێران. جێی خۆیەتی لەم بۆنەیەدا پێداگیری لەسەر پتەوترکردنی پەیوەندی نێوانمان بکەین. ئێمە هاوپەیمانی و کاری هاوبەش لە نێوان کۆمەڵە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە بایەخەوە چاو لێ دەکەین و بە هەنگاوێکی گرنگ و مێژوویی بۆ هەردوو حیزب و بزوتنەوەکەمانی دەزانین. کۆمەڵە لەم هەلومەرجە نوێیەدا کاری هاوبەش و هەنگاوی بەکردەی بۆ خەباتی هاوبەش لە نێوان سەرجەم حیزب و لایەنەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات بە ئەرکێکی هەنووکەیی دەزانین و لە هەمان کاتدا پرژوو بڵاوی نێوان هێزەکانیش بە خەسارێکی گەورە و خاڵێکی لاوازی بزوتنەوەی ڕزگاری خوازی لە کوردستانی ئێران دەزانین. با هەمومان پێکەوە و بە بەرنامە کار بۆ نزیکترکردنەوەی زیاتری هەموو حیزب و لایەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات بکەین. نەهێشتنی لەمپەڕ و کۆسپەکانی بەردەم پێکێنانی بەرا یا ئێئتلافێکی کوردستانی دەشێ ببێتە خاڵێکی سەرەکی لە ئەجەندای کاری حیزبی و سیاسیماندا. گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرزبوونەوەی پرسی کۆل لە ناوچەکەدا پێویستی بە ئەنجامگەیاندنی ئەو ئەرکەی لە هەمیشە زیاتر کردووە. کۆمەڵە بۆ وەگەڕخستنی هەوڵێکی یەکگرتوانە لە نێوان هەموو حیزبە سیاسیەکان بە مەبەستی لابردنی کۆسپەکان و هەموارکردنی ڕێگای بەسەرنجامگەیاندنی خەباتی هاوبەش و یەکگرتوانە ئامادەیە و هیواخوازی پەرەپێدانی هاودەنگی و کاری چڕوپڕی هاوبەشە لە پێناو بەرژەوەندی گشتیماندا. جارێکی تر جەژن و یادی 70 ساڵەی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانتان لێ پیرۆز بێ. کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێکەوتی 15/8/2015 زاینی هاوکات لەگەڵ 25 گەلاوێژی 1394 هەتاوی. پارتی دموکراتی پێشڤەڕۆی کورد لە سووریا سەردانی کۆمەڵی کرد. ڕۆژی شەمە 24 گەلاوێژ هەیەتێکی پارتی دموکراتی پێشڤەڕۆی کورد لە سووریا بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا حەمید دەروێش، سکرتەری گشتی و عەلی شەمدین ئەندامی سەرکردایەتی و نوێنەری ئەو پارتە لە هەرێمی کوردستان سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کرد و لە لایەن هەیئەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی هاوڕێ ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی پێشوازیان لێکرا. وێڕای بەخێر هاتن هەیەتی ناوبراو ئەو کردەوە تێرۆریستیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ویستبووی لە ڕێگای چاندنی بۆمبەوە لە ئۆردوگای کۆمەڵە تەقینەوە بکات محکومی کرد و خۆشحاڵی خۆیان دەربڕی لەوەی کە لەلایەن پێشمەرگە هوشیارەکانی کۆمەڵەوە ئەو پلانە ناحەزا پەیزانراوە و پوچەڵ کراوەتەوە. هەیەتی کۆمەڵەش لەلایەن خۆیەوە سوپاسی هەیئەتی میوانی کرد. حزبی پارتی یەکێتی دموکراتی کوردی سووریا سەردانی کۆمەڵی کرد. ڕۆژی شەمە ڕێکەوتی 15 ئوت هەیەتێکی پارتی یەکێتی دموکراتی کورد لە سووریا بە سەرپەرشتی بەڕێز عەبدولباقی یوسف ئەندامی سەرکردایەتی سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کرد و لەلایەن هەیئەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی بەڕێز ئەبوبەکر مودەڕسی جێگری سکرتەری کۆمەڵە پێشوازیان لێکرا. دوای بەخێر هاتن هەیەتی ناوبراو خۆشحاڵی خۆی لە پوچەڵکردنەوەی ئەو کردەوە تێرۆریستیەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بارەگایەکی کۆمەڵی شۆڕژگێڕی کردبووە ئامانج دەربڕی کە بەخۆشیەوە هیچ زیانێکی گیانی و مادی بەدواو نەبووە. لە کۆتاییدا هەردوو هەیەت بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بارودۆخی ئێستای سووریا و ئێرانیان تاوتوێ کرد و جەختیان لەسەر هاوکاری و پەیوەندی نێوان دوولایەن کردەوە. ڕاگەیاندنی کۆمەڵێک لە پێشمەرگە دێرینەکانی ناوچەی کۆماسی و ناوچەی مەریوان بەکردەوەی تێرۆریستی لە بارگای ناوەندی کۆمەڵە بۆ هاوڕێیانی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ئێمە کۆمەڵێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە لە ناوچەی کۆماسی و ناوچەی مەریوان و ڕێبوارانی ڕێگای شەهید حسەین پیرخزری
لە یەکەم ساتەکانی ڕاگەیاندنی ئەم هەواڵە وەک هەموو خەباتکارێکی سیاسی و پێشمەرگە دێرینەکان سەرەتا پەرۆشیەکی زۆر بەسەرماندا زاڵ بوو لە ئەگەری ڕاستی و بە ئەنجامگەیاندنی ئەو پلانە تێرۆریستیە. بەڵام دواتر کە پەیوەندیمان گرت کە بەهۆی وشیاری و چاوکراوەی هاوڕێیانی کۆمەڵەوە هەوڵە دژمنکارانەکانی ڕژیم لە مێژووی 36 ساڵەی خۆیدا چەندین جار و هەوڵی بۆدا و بەداخەوەش باشترین ڕێبەران و کادر و پێشمەرگە و هاوسەنگەرمان لەدەست داوە. ڕژیمی سێدارە هەر جارە و بە شێوازێک هەوڵی داوە کە بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان سەرکوت بکات و دەستی ئاوەڵە بووە بە هەموو شێوازێک لە سەرکوتی خەباتەکەمان. ئێدامی باشترین هاوڕێ و سەرکردەکانمان وەک شەهید سدیق کەمانگەر، شەهید حسین پیرخزری و باقی هاوڕێیانمان کە ئاخرینیان تێرۆری هاوڕێیان عوسمان فەرمان و عوسمان کیانی بوون کە تا بە ئەمڕۆ وەک سیاسەتێکی نەگۆڕ پێڕەوی کردووە. دەتوانێت پیشاندەری دوژمنایەتی دەسەڵاتی تاران بێت نسبەت بە خەڵکی کوردستان. سەرەڕای ئەو هەوڵانە نەیتوانیوە ورەی پۆڵاینی خەباتکاران و هاوڕێیانی کۆمەڵە کەم بکاتەوە. ئەو کردەوانە هەندەرمان دەبێت کە ئێمە زیاتر لە هەر کات چخڵی چاوی دوژمنانی کورد و ئازادین و ئەو ڕاستیەش بۆ ئێمە و خەڵکی کوردستان ئاشکرا بووە کە ڕژیمی ئیسلامی لە وزە و هێزی لە بنەهاتووی کۆمەڵە لە ناوجەماوەری کوردستان دەترسێت. بە بۆنەی پوچەڵکردنەوەی ئەم هەوڵە تێرۆریستیە لەلایەن کادرانی زاگرۆسەوە پڕ بە دڵ خۆشحاڵین و دەستخۆشیان لێ دەکەین کە بەو پەڕی وشیاریەوە پیلانە نگریسەکانی دیکتاتۆری ئیسلامیان نەزۆ کێشتەوە. بژی کۆمەڵە سەرشۆڕی و نەمان بۆ داڕێژەرانی ئەو پیلانە تێرۆریستیە، مەرگ و نەمان بۆ کۆماری تێرۆریستی ئیسلامی لە ئێران، کۆمەڵێک لە پێشمەرگە دیرینەکان و ڕێبوارانی ڕێگای ڕێبازی شەهید حسین پیرخزری لە ناوچەکانی کۆماسی و مەریوان شەممە 25/5/1394. ڕاگەیاندنی کۆمیتەی یەکی کۆمەڵە لە شاری بۆکان بە بۆنەی هەوڵی تێرۆریستی ڕژیمی ئیسلامی لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵە. خەڵکی خەباتگەڕی کوردستان، هاوڕێیانی ناوخۆ و دەرەوەی وڵات، هەروە کە هەمووان لێی ئاگادارین ڕۆژی شەممە هەفتەی گەلاوێژ تەرۆریستانی دیکتاتۆری ئاخوندی هەوڵیاندا کە ئۆرگانی تەشکیلاتی زاگرۆسی کۆمەڵە بتەقێنەوە. دیارە هەوڵە تێرۆریستی و دژمنکارانەکانی وەزارەتی ئیتلاعاتی ئێران شتێکی نوێ و شاراوە نەبووە و هەمیشە چاوەڕوانی کاری تێرۆریستی و تێکدەرانە لەم ڕژیمە چاوەڕوان کراوە و لە داهاتووشدا کردەوە لەو شێوەیە دێنێتە ناو کارنامەی ڕەشی خۆیەوە. ئێمە وەک ئەندامانی کۆمیتەی یەکی شاری بۆکان وێڕای پەیمان نوێکردنەوە لەگەڵ ڕێبازی پڕ لە خوێن و قوربانیدانی کۆمەڵە ئەو کردەوەی وەزارەتی ئیتلاعات و سپای قودسی ئێران مەحکوم دەکەین. کۆماری ئیسلامیش دڵنیا دەکەینەوە کە بەو شێوازە و بەو کارە تێرۆریستانە ناتوانێت پێش بە مبارزە و تێکۆشانی ئێمە و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بگرێت. بژی کۆمەڵە بڕوخێت کۆماری تێرۆریستی ئیسلامی ئێران، کۆمیتەی یەکی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری بۆکان 25 گەلاوێژی 1394 هەتاوی. چالاکی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بۆ مەحکومکردنی هەوڵی تێرۆریستی کۆماری ئیسلامی ئێران لە بارگای ناوەندی کۆمەڵە. هاوڕێیانی کۆمەڵە لە شاری مەهاباد دیسان بە نووسینی دروشم لەوانە کۆمەڵە گەلی کوردی لەگەڵا چاندنی بۆمب لە ئۆردوگای کۆمەڵە مەحکومە، ئێمە هەمومان کۆمەڵین، ئەو هەوڵە نامرۆڤانەی کۆماری ئیسلامی ئێرانیان مەحکوم کرد. هەروەها هاوڕێیانی کۆمەڵە لە شاری مەریوان بە بۆنەی مەحکومکردنی هەوڵە پوچەڵکراوەکەی کۆماری ئیسلامی لە ئۆرگانی تەشکیلاتی زاگرۆس دەستیاندایە چالاکی تەبلیغی و بە نووسینی دروشمەکانی بژی کۆمەڵە ئێستاکەش کاک فواد زیندووە تێرۆریزمی ڕژیم مەحکومە، ئەو هەوڵی ڕژیمیان مەحکوم کردووە. هەروەها بۆ مەحکومکردنی هەوڵە تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی لەبارەی چاندنی بۆمب لە ئۆردوگای کۆمەڵە هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە گوندی لەنجاوی شاری مەریوان و لە ناوچەی لەیلاخی سەر بە شاری سنە چالاکی تەبلیغاتیان ڕێکخست و هاوکات ئێعدامکردنی زیندانی سیاسی کورد سیروان نژاویان لە زیندانی تەورێز بە توندی مەحکوم کردووە. وەفتێکی کۆمەڵەی شۆڕژگەر بەشداری لە ڕێوڕسمی 69 ساڵیادی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستانیان کرد. راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین. ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1394 هەتاوی وەفدێکی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران
بە بۆنەی 69مین ساڵیادی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان سەردانی دەفتەری پەیوەندیە کوردستانیەکانی پارتی دموکراتیان کرد لە شاری هەولێر و لەلایەن بەڕێز کاک ئەحمەد کانی بەرپرسی پەیوەندیە کوردستانیەکانی پارتی دموکراتی کوردستان بە گەرمی پێشوازیان لێکرا. وەفدی کۆمەڵەی شۆڕژگێر کە پێکاتبوون لە هاوڕێیان ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی و بەرپرسی پەیوەندیەکانی سلێمانی، زاگرۆس خۆسەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر، ئیبراهیم مینەشەم کادری دێرینی کۆمەڵە و سامان ڕیشە ساحێب کادر و یاریدەدەری نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر، بروسکەی پیرۆزبایی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێریان ئاراستەی مەکتەبی سیاسی پارتی دموکرات کرد کە دەقی پەیامەکە بەم شێوەیەیە: بۆ بەڕێز مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ڕێز و سڵاو، بە بۆنەی 69مین ساڵڕۆژی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان لەلایەن دەفتەری سیاسی کۆمەڵەوە گەرمترین پیرۆزبایی لە ئێوە و هەموو ریزەکانی پارتی دموکرات دەکەین. بێگومان پارتی دموکراتی کوردستان لە ماوەی تەمەنی پڕ لە تێکۆشان و خەباتی خۆیدا گەلێک قوربانی داوە و ئێمە لەم بۆنەیەدا ڕێز دەگرین لە 69 ساڵ خەبات و قوربانیدانی پارتە تێکۆشەرەکەتان و هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازین. لەم هەلومەرجەدا هەرێمی کوردستان کە جێگەی ئومێدی هەموو کوردە لە بەشەکانی دیکەی کوردستان ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی قەیرانی سیاسی و ئابووری بەرەو ڕوویە. بۆیە ئێمە هیواخوازین پارتی دموکراتی کوردستان بە هاوکاری باقی هێز و لایەنە دڵسۆزەکانی سەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان بە هاوکاری و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی بەسەر هەموو کێشەکاندا زاڵ بن و دڵە ڕاوکێی کۆمەڵانی خەڵک تەواو بێ. ئێمە هەر لەم بۆنەیەدا جارێکی تر پێداگری لەسەر پتەوترکردنی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵە و پارتی دموکراتی کوردستان دەکەینەوە. پیرۆز بێ 69 ساڵەی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان، دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، ڕێکەوتی 16/8/2015 زاینی. هەیەتێکی کۆنگرەی نەتەوەیی کوردستان سەردانی کۆمەڵی کرد. ڕێکەوتی هەفتەی ئوتی 2015 هەیەتێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان کە پێک هاتبوون لە بەڕێزان کاوە شێخ موس، نوێنەری گشتی کۆنگرەی نەتەوەی لە هەرێمی کوردستان، فەرحان دووسکی ئەندامی نوێنەرایەتی لە شاری هەولێر، سەردانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کردو لەلایەن هەیەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی بەڕێز ئەبوبەکر مودەڕسی، جێگری سکرتێری گشتی کۆمەڵە پێشوازیان لێکرا. وێڕای بەخێرهاتن وەفتی میوان باسێکی لەسەر بارودۆخی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کرد و هەیەتی کۆمەڵەش سیاست و لێکدانەوەکانی کۆمەڵەی شۆڕژگێڕی لە سەر پرسە جۆرا و جۆرەکان خستە ڕوو. هەیەتی هەردوولە لە درێژەی قسەکانیاندا تاکیدیان لەسەر یەک ڕێزی و تەبایی زیاتر لە نێوان هێز و لایەنە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستان کردەوە و هاوسۆزی و پاڵپشتی یەکتریان بەبێ دەستێوەردان لە کاروباری هەر پارچەیەک بە ئەرکێکی نەتەوەیی و نیشتمانی زانی. جێگای ئاماژەیە هەیەتی کۆمەڵەی شۆڕژگێر لەو دیدارەدا بریتی بوون لە هاوڕێیان زاگرۆس خسرەوی، ساڵح شەریفی ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی. ڕاگەیاندنی سکرتارەتی کومیتەی ناوەندی کۆمەڵە لە هەفتەی گەلاوێژ کۆماری ئیسلامی ئێران لە هەوڵێکی تێرۆریستی و بە هاوکاری خۆفرۆشێک کە دزەی کردبووە ناو ڕێزەکانی کۆمەڵە دەستیدایە بۆم ڕێژکردنی یەکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵە لە ئوردوگای ناوەندی. بە خۆشیەوە ئەو هەوڵە تێرۆریستی و قیزەونە پوچەڵ کرایەوە و ڕووداوێک کە دەیتوانی بە شەهیدبوون و برینداربوونی دەیان کەس لە کادر و بنەماڵەکانیان کۆتایی بێت پوچەڵ کرایەوە. لە ڕۆژانی ڕابردوو بە دوای ئەم ڕووداوە کەمپینێکی بەربڵاوی مەحکومکردنی ئەو هەوڵە جنایەتکارانی کۆماری ئیسلامی دەست پێکرا کە تێیدا حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات و حیزبە ئێرانیەکان، پارچەکانی دیکەی کوردستان، کەسایەتیە سیاسیەکان و کادر و پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات، هەروەها لەلایەن کۆڕ و کۆمەڵی جۆراوجۆر لە شار و دێهاتەکانی کوردستان لە ناو لایەنگران و خەڵکی دیکە لە ڕێگای دەرکردنی ڕاگەیاندن، سەردانی هەیئەت بۆ ناو بارگای کۆمەڵە و دەربڕینی پشتیوانی و هاوسۆزی لە ڕێگای تەلەفۆن و ئیمەیل، هاوسۆزی خۆیان بۆ کۆمەڵە کە ئامانجی ئەم کردەوە تێرۆریستیە بۆ دەربڕین. ئێمە لە ڕێگای ئەم ڕاگەیاندنە بە گەرمی سپاس و پێزانینی خۆمان ئاراستەی هەموو ئەو حیزب و لایەن و کەسایەتیانە دەکەین کە لە ڕۆژانی ڕابردوودا بە پەرۆشەوە سەردانیان کردوین و
ئەو کردەوەیان محکوم کردووە. بێگومان ئەم یەکدەنگیە بەربڵاوە لە محکومکردنی تێرۆریزمی کۆماری ئیسلامی کاریگەری زۆری لەسەر وورەی خەباتکارانی و جەماوەری خەڵک دەبێ و ئامانجی سەرەکی تێرۆریزمی دەوڵەتی کە تۆقاندنە پوچەڵ دەکرێتەوە. جارێکی دیکەش سپاس بۆ هەموو لایەنەکان و هەر سەرکەوتوو بن. سکرتارێتی کومیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 28 گەلاوێژی 1394. لێرەدا سەرنجتان بۆ بینینی ڕاگەیاندنی سکرتارەتی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 28 گەلاوێژ ساڵوەگەڕی هێرش بۆ سەر کوردستان ڕادەکێشم. 36 ساڵ لەوە پێش با فەرمانی خومەینی با بیانووی پرۆپوچ و بوختانی بێبنەماڕ و لە حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە جەماوەریەکان هێرشێکی هەمەلایەنەیان کردە سەر خەڵکی خەباتگێڕی کوردستان. بەڵام 28 گەلاوێژ تەنیاوە بیرهێنەری ئەو هێرشە بۆ سەر کوردستان نییە، چونکە هەر لەگەڵ ئەو هێرشە وەک کاردانەوەیەکی جەماوەری و سیاسی لەلایەن کۆمەڵە وەک یەکێک لە هێزە کاریگەرەکان لە کوردستان بەرگریەکی سەرتاسەری بە هەموو لایەنەکانی خەبات و لەوانە بەتایبەت خەبات و بەرگری چەکدارانە لە کوردستان دەستی پێکرد. لەو ڕوبەڕووبوونەوەیەدا کەمتر لە 3 مانگی نەکێشا هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە بەرەکانی شەڕ شکستیان هێنا و هێزی پێشمەرگە هاتنەوە ناو شارەکان. خومەینی کە تەنیا 3 مانگ پێش ئەوە فەرمانی سەرکوتی دابوو ئەم جارەیان باسی لە ڕێگا چارەی ئاشتی خوازانە دەکرد. کۆمەڵە هیچ گومانێکی لە مەبەستی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی نەبوو و دەوری کاریگەری گێڕا لە وشیارکردنەوەی جەماوەری خەڵک لەو بارەوە. دیارە مەبەستی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی پشوویەک بوو بۆ خۆسازدان و خۆڕێخستنێکی سەر لە نوێ و هێرشێکی دیکە بۆ سەر کوردستان. کوردستانی 36 ساڵ لەوە پێش کوردستانێکی سێکۆلار و ئازاد بوو کە خەڵک و گروپە سیاسیەکان بە گشت کەم و کوڕیەکانی ئەو سەردەما لە کەش و هەوایەکی ئازاد سەرقاڵی ئەزمموی لایەنە جۆرا و جۆرەکانی ژیانی دیموکراسیانەیان بوون. ژنان ئازادانە هەوڵیان دەدا لە بوارەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا بەشداری بکەن و ڕۆڵ ببینن. بڵاوکراوە و چاپەمەنیەکان بەبێ ترس لە سانسۆر دەردەچوون و ڕاو بۆچوونی جیاوازیان تێدا دەنووسرا. کرێکاران و باقی چین و توێژەکانی کۆمەلگا ئازادانە لە حیزب و ڕێکخراوە سینفی و مەدەنیەکان خۆیان ڕێک دەخست و لە ماف و بەرژەوەندیە ڕەواکانی خۆیان بەرگریان دەکرد. گشت ئەوانە لە کاتێکدا بووکە لە باقی ئێران یەکێک لە کۆنە پارێزترین و توتالیتێرترین سیستمە سیاسیەکانی مێژووی هاوچەرخی ئێران لە ڕێگای قۆڕکردنی دەسەڵاتی سیاسی سێبەری ڕەش و نگریسی خۆی بەسەر کۆمەلگای ئێران دادەکێشا. گەرچی کۆماری ئیسلامی توانی دوای نزیک بە 10 ساڵ و تەنیا لە ڕێگای باڵادەستی لە هێزی سەربازی دەسەڵاتی سیاسی خۆی بەسەر کوردستاندا بسەپێنێ، بەڵام خەونەکانی خەڵکی کوردستان واتە دەستەبەرکردنی مافی نەتەوەیی و ژیانێکی ئازاد و سەربەست لە هەموو مەیدانەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی بە ئێستاشەوە سەرچاوەی سەرەکی وزەی خەبات و زیندومانەوەی بزوتنەوەی ئازادی خوازانەیە. دوای 36 ساڵ سەرکوت و داپلۆسین و داسەپاندنی کەش و هەوای شکنجە و لە سێدارەدان، کۆماری ئیسلامی بۆ زەربەلێدان لە کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد پەنا دەباتە بەرکردەوەی قیزەون و تیرۆریستی و بۆمبڕێژکردنی ئۆردوگای کۆمەڵە. چ نیشانەیەک لەوە ئاشکراتر بۆ زیندوو بوونی بزوتنەوە و شکستی کۆماری ئیسلامی لە واسپێهێنانی خەڵکی کورد و کۆمەڵە لە پێداگری و خەبات بۆ گەیشتن بە مافەڕەواکانی خۆیان. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 28 گەلاوێژی ساڵی 1394 هەتاوی بەرامبەر بە 19 ئوتی 2015 زاینی. بینەرانی عزیز، لێرەدا دەگەینە کۆتایی بەرنامەی ئەو هەفتەی پێکی کۆمەڵە. زۆر سپاس کە تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بوون. تا هەفتەی داهاتوو بەرنامەیەکی دیکەی پێکی کۆمەڵە ماڵاوە.